If you look in terms of dollars, $3 billion, $533 million. هەست و سۆز لە بەرامبەر عەرەبستانی سعودی لە ناو سیناتی ئەمریکا لەسەرەوەدایە. The current relationship with Saudi Arabia. پەیوەندی ئێستا ئەمریکا و عەرەبستان قازانجی بۆ ئەمریکانیە. من ڕێگا نادەم ئەمە بەردەوام بێت تا کاتێک شتەکان لە عەرەبستان نەگۆڕدرێت. In Saudi Arabia. What kind of ally? ئایا ئەمە چه هاوپەیمانێکە؟ هاوڵاتی دانیشتوی وڵاتەکەت بفرێنێت واتا خاشخچی ئەوەی دەوێت بیپارێزین و بهێنێتە نێو کۆنسڵخانەیەک و لەدلەتی بکات و دیار نەمێنێت. سروشتی ئەم هاوپەیمانیە لەگەڵ سعودیە ئاشکرا بووە. Of this alliance has been exposed. The results are 56 yeas and 41 nays. چەند مانگێک پاشەوەی سینات بڕیارێکی پەسەند کرد بۆ کۆتایی هینان بە پشتگیری ئەمریکا بۆ شەڕی خوێناوی ناوخۆی یەمەنی بەڕێبەرەتی عەرەبستانی سعودی، سینات لەوانەیە دژ بە هەڵواسراوی فرۆشەکانی بۆمب و چەکانی تر و پشتگیری بە عەرەبستانی سعودی و مێرنشینەیەگرتوەکانی عەرەبی دەنگ بدات. بەڕێوەبەرەتی ترامپ دەیەبێت لە ڕێکەوتنامەی چەکەکان پەلە بکات بە پێ بریاری باری نائاسایی کە یاسادانەران لە هەردوو پارتەکە تووڕە دەکات. خۆشحاڵم دەزانم کە ئەمن تەنیا کەسێک لە نێو سێنێتدا نیم. پێمان ناخۆشە کە سەرۆک دەیهەوێت بەبێ پەسەندی کۆنگرێس ئەو چەکانە بفرۆشێت بێ ئەوەی ئەو ڕووداوانەی ئەم دوانە لەبەرچاو بگرێ کە پەیوەندی ئێمە سعودیای تووشی گرژی کردووە. لە کاتێکدا لەو بڕوایەدایە زۆرینەیەکی کەم دەرچن بۆ پەسەندکردنی ئەو بریارە، گومان هەیە دوو لەسەر سێ هەر زۆرینە کۆ بکاتەوە بۆ هەڵوەشانەوەی ڤێتۆی سەرۆکایەتی. لە هەفتەی ڕابردوو سینات ئامادە نەبوو بۆ لە بەرشاوکردنی هەوڵدانێک بۆ ڕاگررتنی فرۆشتنی ئەو چەکانە بۆ بەهرەین و قەتەر. مشتومڕەکان وا پێشان دەدات چەک فرۆشتن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا لە نێو ژمارەیەکی زۆر لە کۆماریەکان باوە، بەتایبەت بە لە بەرچاوگرتنی لێشاوێک لە ڕۆداوی دەردەسەرانە لە ناوچەی کەنداوی فارس. لە کاتێکدا ئەبووری ئێران لە قەیراندا بەهۆی سزانیوەکانی ئەمریکاوە ئایەتوڵڵاکان دادەبەزنە سەر هەموو جیهان. گرنگە لەم کاتە مەترسیدارەدا پشتیوانی لە هاوپەیمانەکانمان بکەین لە کەنداو تا بتوانن داکۆچی لە خۆیان بکەن لە بەرامبەر شەڕانگێزیەکانی ئێران. کۆماریەکانی تر لە بڕوایەدان ڕاگررتنی فرۆشی چەک وا دەکات هاوپەیمانە دیرینەکانمان لە دژمنانی ئەمریکا چەک بکڕن.